بینەرانی عزیزی کورسا دەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی وێنەگرافی دێنەوە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست. ئەم هەفتەیە لە بەرنامەی وێنەگرافی کەسایەتی خۆشەویستی شاری هەڵەبجە و فۆتۆگرافەری دێرین کاک عوسمان حەمەکەریم دارتاش ناسراو بە عوسمانی ڕەسام میوان دەبێت. کاک عوسمانی شەکە لەو فۆتۆگرافەرە دێرینانی کوردستان کە لە ناوڕاستی ساڵی 60ەکانەوە دوکانی وێنەگرتنی داناوە لە شاری هەڵەبجە و لە بواری وێنەگرتندا خزمەتێکی گەورەی کردووە بە کوردستان و ساڵانێکی زۆر لەو بوارەدا خزمەتی کردووە. هاوکات خاوەنی ئەرشیفێکی دەوڵەمەندی هەزاران وێنەیە کە مێژووی ئەو ساڵانی هەڵەبجە و سلێمانیمان بۆ ئەگەڕێتەوە. لە چەندین وێزگەدا کاک عوسمان توانێتی خزمەتی گەورە لە بواری وێنەگرتن، لە بواری ئامێرەکانی وێنەگرتن، کامێرا و تاقیگەی شۆردنەوەی فیلم لە کوردستان بکاوە دەست پێشخەر بووە کە یەکەم جار چەندین ئامێری و تاقیگەی هێناوەتە کوردستان و لەو بوارەدا خزمەتی کردووە. هەوڵ دەدەین لەم بەرنمەیە چیرۆکی هەم خانەوادەی کاک عوسمان کە ساڵانێکی زۆریشێک لە خانەوەدە دیارەکانی هەڵەبجە بوون و هەم ئەزمموی ئەو لە بواری وێنەگرتن و ئەرشیفە دەوڵەمەندەی کە هەیەی لە بواری وێنەدا باس بکەین. کاک عوسمانم کاتت باش. باش بەخێر. زۆر سپاس بۆ جەنابەت، چاومان ڕوون بوو. سپاس بۆ جەنابتان. زۆر سپاس دەکەم. تەندروستی چۆنە ئێستا؟ والله باشین الحەمدولله. بەچیەوە خەریکی زیاتر ڕۆژانە؟ والله هیتر ئەگەر زۆر ئیشم نەبێم ئاوڕسمانە کۆکەمەوە لە خۆم بازیکیان ئێستا لە ناو ڕسماژی لە ناو وێنەیەژی بەڕاستی خۆشەویستیم هەیە بۆ ڕسم. زۆر ڕاستە. جاران کە لە تاقیگەی دەریات هەبوو لە جادی ئۆرزی ینی ئێواران زۆربەی خەڵکی شار ئاهاتینەوە ڕۆشتین لەوێ تۆمانەبینی ئەوەستای بەڵام مەداخۆ دیار ئێستا مختبەرەکە نەماوە بۆیە زۆر نادبینین. چاومان ڕوون بوو. بژی زۆر سپاس. مختبەرەکە سەبەبی ئەوەیە کە مختبەر لە هەموو عالەمانە ماوە. ئەو کاتانەی تۆ من تدی لەوێ ڕۆژی 1000 فلیمان تەبع کرد، ئێستا هەموو کوورەی ئەرزیەک فلیمی لێ نییە کە بیکڕی یاستێنی تەکنۆلۆژیا و هاتنی مۆبایل و ئەوانە ئێستا شۆردنەوەی فیلم یا ڕسم زۆر کەم بۆ تۆ. دەستەکان خۆش بێ. من پێم خۆشە باس سەرتا مێژووی تۆ بکەین کە یەکێکی لەو وێنەگرە دێرینانی لە کوردستان ئەو کارت کردووە. سەرتا پێم خۆشە بچینەوە بۆ بنەماڵی ئێوە لە هەڵەبجە. دیارە جەنابەت لە سەرەتای پەنجاکان لە شاری هەڵەبجە لەدایک بوویت. ئەمە وێنەیەکی جەنابی باوکتە کاک حەمەکەریم کە دیارە لەو ساڵانە پیشەی دارتاش بووە لە هەڵەبجە. پێم خۆشە خۆت باسێکی هەم خانەوادەکەتان و هەم جەنابی باوکتم بۆ بکەین و پێم خۆشە بزانم ئەم ڕسمە ئەم کاغەزە کۆنانە چییە تا ئێستا لەگەڵ ئەو وێنەیە هەڵت گرتووە؟ بەڵێ ئەم ڕسمە باوکم لە بەغا گرتوێتی. ئەو پیاوەی کە لەگەڵ یایەتی ئەوە ئامۆزامانە ئەویش ئەمە حسێن قاڵقاڵیە، باوکی سەعید حسێن قاڵقاڵی قورئان خوێنە کە لە ئیزاعەکانی بەغا کاتی خۆی دەنگی هەبوو. ئەم ڕسمەی کە یامێتی هەمووی زەرد بۆ پشتەکانی ئەم ڕسمە و ئەم وەرەقە نایلۆنە شەفافانە ئەمانە تەمەنیان ئەچێت بۆ 70 ساڵ کە ئەو لە ماڵەوە هەی بووە. ڕسمانەیان ناوەتێ بۆی هەموو جارێک ئەم ڕسمی کە تەبع کراوە یەکێ لەمانە وەکو جام لەسەری دانێ ئەو کاتە خۆی دارتاش بوو، چوارچێوێکی زۆر جوانی بوو. ئەم ڕسمەش دروست کرده بوو. ئیتر بە تەدریجی بڕۆ ڕاکە و ئەم لا ئەولایە ئەم شتانە توانیم ئەو ڕسمە حیمایە ئەسڵیەکەی. دەستەکانی خۆش بێکارێکی زۆر باشت کردووە. کاگە عوسمان جەنابەت باوکت دارتاش بووە. بەڵێ ئەو ساڵانە دوکانی هەبوو لە هەڵەبجە، بەڵام جەنابەت دەچتە پیشەی با بڵێن وێنەگری. چۆن فێری پیشەی دارتاشینەوەی لای باوکت زیاتر؟ من بەهۆی ئەوەی کەوا بیدایی ئەوەم بوو بچمە ناو مەکتەب و بچمە خوێندن و لەگەڵ مامۆستا و لەگەڵ ئەو خەڵکانەی زیاتر ئەجوڵێن لە بواری هونەریە حەزم لەو بوارانە کردیانی حەزمە کرد دایمە شتێکم هەبێ کە دیار بێ. ڕاست بۆ میسال لە 4 و 5 ئیبتیدایە من کامێرەیەکی سینەمایم بە عەدەسە دروست کرد. ئەو عەدەسەش هی باوکم بوو کە قورئانی پێ خوێند. ڕاست فلیم مایە بەری فلیمی بچووک ئەمایە بەری و ئەمانە لە دیوار سێرمانە کرد لەگەڵ ڕەفیقانی خۆمە. ئەوە لە 3 و 4 ئیبتیدایە من ئەو ئیشانە هەر لەو سەردەمەوە حەزت بۆ عەدەسە و بۆ کامێرا و بۆ سینەما و بۆ وێنەگری ڕۆشتووە. بەڵێ وام حەزە لە تۆیا گەشاکات و دواتر هەموو ئەو کارانە ئەکەی کە ئەزمموی تۆ دروستەکەن و بەیەکەوە باسییانەکەین. پێم خۆشە پێشەی بچینە سەرەوە
ئەمە وێنەیەکی جەنابی دایکتا ئینساف خان بەڵێ دیارە باوکت پێما ببنە ماڵی باوکت لە دیوان دەرە با بڵێن لەو دیو هاتوون بەڵێ لێرە باوکت ژیانی هاوسەری لەگەڵ دایکت بەڵێ پێکێنەوە ئەو لێرە لە هەڵەبجە لەگەڵ دایکما هاوسەریان کردووە کاتی خۆی و ئەو ئیشی کردووە لەسەر حدودەوە بۆ تاقی کیسرا لای بەغا شتیانێ ناوە شتیان بردووە لە شۆ شتیانە ناوەتەوە بۆ کوردستان یعنی توجارەتێکی سەرپێییان کردووە ئیشیان کردووە ئیتر کە هاتووە هەڵەبجە و شارە زوورەوانەی پێخۆش بووە دانیشتووە گرساوەتەوە لێرە و ژنی ناو بۆ بە خاوەنی عایلە زۆر ڕاستە دەستەکان خۆش بێ کاگوسمان دیارە تۆ پێما بە خوشک و برای زۆرت هەیە پێمای باوکو سێجار هاوسەرگیری کردەوە مە وێنەیەشێک لە براکانتە پێشەوەی کاری دارتاشی بکەن پێما بێ کاری تووتنیان کرد بەڵێ باوکم کاتی خۆی هەر لە هەڵەبجە و هەموو هەڵەبجەکانی زۆر باش دەزانن لە بواری فەلاحیە دەستێکی زۆر باشی هەبووە ئینتاجێکی زۆر باشیشی هەبووە لە زمنی جگەر لە گەنم و دانەوێڕەوە ئەو شتانە تووتنیشی کردو و ساڵی من ئاگام لێ بوو ئەو کاتانە ساڵی 6 پەردە تووتنی هەبوو تووتنی وشک کراو وێنێکی ئەو ساڵانەیە ئەمەش وێنێکی ساڵی 58 لە هەڵەبجە گیراوە ئەمە ئەو ساڵەیەکە ئەو جادە تازە دروست کرا هەڵەبجیان تقریبن لەت کرد جادێکی تازەیان دروست کرد ئەوە ئەو دوکانانەیە کە دروستیان کردو و لە سەربانی دوکانەکان ئەو ڕسمی بۆ گیراوە زۆر دەستەکانە خۆش بێ ئەمە ژوێنێکی ترە پێما بە جنابیش لە وێنەیە هەیە ئەوانە ئەوەی ناوەڕاست باوکمە ئەمەش نووری برامە ئەوەش خۆم لەگەڵیانە ئەمە بیدایی کارم بوو کە چوومەتە ناو تەسویرەوە ئەمە بیدای ڕستمگرتنمە ڕاستە ئەمە وێنەیەکی تری خێزانی ئەو ساڵانەیە دیارە لە هەڵەبجە گیراوە کە لەسەر سینی فافۆن نان ئەخرا بۆ شکڵە ئەوانە چێن کاکسمان بەڵێ ئەمە بیدایی ساڵی هەفتایە بیدای ساڵی هەفتا بۆ هەفتاویەک کە باوکم سەحەتی تاو نەبوو ئێمەش وەکو مناڵ هەموو لە دەوری کۆبوونیتە و نانی نیوەڕۆ خۆین دانیشتێکی جوانی ئەو ساڵانەیە بەڕاستی ئەمە شەر تەسویری خۆمە یعنی بیدایی ئیشی خۆمە دیارە زۆربەی وێنەکان هەمووی خۆت گرتوزن ئەمەش وێنەیەکی خێزانی ئەو ساڵانەیە چێنەوانش میوانمان هاتبوو لە بەغاوە جەماعەتی خزمان هاتون بۆ ماڵێمە حەوشێ ماڵی خۆمانە لە هەڵەبجە ئەو ڕسمەمان گرتووە و ئێمە خۆمانین و ئەوانشمان لەگەڵە وێنێکی زۆر جوانە ئەمە وێنێکی باوکت و دایکت و ئەمە شوێنەیەکی جوانە ئەمە پێش من گیراوەوە باوکم و ئەنوەری برامە ئەو دایکم بیانی ئەو کاتی ئەو ڕستیان کردو من ڕسان بووم بەس ئەو کاتە من لەوێ نەبووم زۆر ڕاستە دیارە جەنابەت کاک عوسمان ئەچتە قوتابخانە لە سەرتاوە ئەچتە قوتابخانەیەکی ئێواران بەڵێ بۆچی لە ئێواران دەستە پێکرد لە هەڵەبجە من لەبەرەوەی ئەو کاتە بڵین بچووکی ماڵەکە بووم بۆ تەلەبایەتی نووری برام خۆی لە مەسایی ئەی خوێند ئیتر کە من ویستم بچمە ئیبتیدایی ئەو لەگەڵ خۆیان بردمی ساڵی یەکەم بۆی لەگەڵ ئەوە بی تۆش لەگە ئەی برد بوو لەگەڵ خۆی هێنامەوە و سنفی یەکەم تاو کرد ئیتر هاتمە ڕۆژ کۆمەڵە قوتابخانەت گۆڕوی دیارە بۆی زوروفی و کاتانی هەڵەبجەوە دوایەوە چتە قوتابخانەی هەڵەبجەی سەرەتایی کە دیارە لەو سەردەمە لە پەنجاکان پیانەوەت قوتابخانەی پەڕۆ بەڵێ بۆچی پیانەوەت قوتابخانەی پەڕۆ ئەو کاتە ئەو مەکتەبە تەبەن زۆر کۆنترە لەو وەختەی کە من ئەخوێنم دروستکردنەکەی ئەگەرێتەوە بۆ تاریخی زۆر پێشتر مامۆستا فەرەج جەفەنی مدیری مەکتەبەکەمان بوو ئەو کاتە پەردەی ژوورەکان پەردەی ژووری مدیرەکە بڵێن مامۆستایان و قوتابیانیش پەردەیان بۆ کردبوو بە خامەکە لەو کاتە ئەیسا و خام و بلووریە جوانەیە ئەو کاتە لەوە ماشێکی کۆن بوو زەردباو ئیتر ناو مەکتەبی پەڕۆیان پەردەکانیان هەموو ئەو وەختە پیانە و پەڕۆ بەخام زۆر ڕاستە دەستەکانە خۆش بە دیارە هەر ئەو ساڵانەی کە مامۆساعد ئەینشەونم و مامۆستا بەڕێزانی تر لە هەڵەبجە ڕۆڵیان هەبوو لەو ساڵانە لە قوتابخانەکان مامۆستا بن ئەمە وێنەیەکی دیارە قۆناغی زۆر منداڵی تۆیە ئەم وێنەیە ساڵەکانی بیدایی شەستەکانە ئەمە لە نەورۆزێکە ئێمە ڕۆشتوین باوکمان ئەمە ڕستمێکە زۆر هێناومانەتە پێشەوە تاوای لێبێ ئەوە سەرۆکی برامە ئەوەش خۆمم ئەمەش دکتۆر جەبارە لە بینێر دوکمانە دانیشتووە کە پێکەوە ڕستمان گرتووە و
شوێنەکە شوێنێکی وێنەیەکی جوانە بەڵێ بەڕاستی زۆر جوانە کە تا ئێستا بەڵێ. پاراستوتە ئەمە وێنەیەکی توێ دیارە لە دوایەوەی کە سەرەتایی تاواکو دەچیتە سانەوی هەڵەبجە بەڵێ ئەمە هەوەی ئیمتیحانی بە کلۆری بوو لە سنفی سێ ڕاست کەیانێ و کاتە ئەمەش ئێستا هەڵگرتووە بەڵێ هەرموو ئەمە ژوێنێکی سەردەمی هەرزەکاریە ئەو شوێنە کوێیە کاک عوسمانەوانی شوێن لەگەڵتە ئەم شوێنە قامیش بنە ئەو جادە عامەی هەڵەبجەیە ئەو کاتێک ئەو جادەیان دروست کرد ڕوخانیان خانۆکان ئیترەوەی کە فریانەیەکە و بینای لێ دروستکە مەجبور بوو پێشی بیناکەی بە قامیشبن بگرێ من ئەوەم دیوە لە هەڵەبجە و ئەوەشم دیوە لە جادەی خۆمان ئیسا ئۆرزیباک کە بڕی بوویان ئەو جادەیە دروستیکەن خەڵک پێشەکەی زۆربەی قامیشبن بوو زۆر ڕاستە ئەوە منم لەگەڵ دوو برادێکی جوانە بەڕاستی بەڵێ ئەمە شەروێنێکی ئەو ساڵانەیە ئەو شوێنە کوێ ئەم شوێنە سلێمانیە بیدایی جادەی ئۆرزیباکە ئەو عەرەبانان ڕاوسانەوە تەنیشت بانقەکەیە ئەمەش شوێنی سەیدەلی نورعەلی ئەوانە ئیتر بۆ سەرەوە هێشتا جادەکە قیستان نەکراست بەڵێ خۆڵە دەستەکان خۆش بێ ئەمە با بڵێ دۆکۆمنتێکی کۆنی توێست لە هینفوسە بەس بۆچی بە قەراری محکەمەی ئەو ساڵانەی هەڵەبجەت و موالیدەکەت گۆڕاوە بەڵێ ئەمە ئەو نووسینە و ئەو کاتانەیە کە موالیدی من لە دەستکەرا 52 بڵێ ئەوانە گەڕان بە دوای و خەڵکانەیە کە تەمەنیان لەوانەیە گەورەتر بێت لەو تەمەنی کە لە نفوساهەیەتی ساڵی 2 ساڵ بەرجیانە کردەوە بۆی زووتر بیانکەن بە عسکەر ئەمەیەکی کە لەو قەرارانە کە ئەو کاتە دەرچووە زۆر ڕاستە دەستەکان خۆش بێ کاک عوسمان دیارە جەنابەت لە دوای ئەوەی کە سەی ناوەندی تەواوکەی بەهۆی زروفی ئەو ساڵانەی هەڵەبجە و سلێمانی و سەرەتای شەستەکانە و سەردەمی زامی سدیقە و هەڵەبجە تێکەچێ جەنابەت بۆی ئەو بارودۆخە تاریکی ئەو کاتانەوە ناچارە بیواز لە خوێندنە هێنی و بەردەوامەبی لە ئەو کاری کە حەز و خولای خۆت بۆ وردە وردە هەچتە بواری وێنەگریەوە بەزم پێم خۆشە پێش ئەوەی باسی ئەو بکەی ینی یادەوەریەکانت لەو سەردەمە تاڵی هەڵەبجە جیرانتان و هێنانتان بۆ حامی سلێمانی تۆ شاهدی ئەو تاوانە ئەبی کە ئەو ساڵە لەوێ دکتۆرەکان ئەعدامەکرێن لە سێدارادرێن لەو تەمەنە بەڵێ ئەو کاتە ئێمە شەشی ئیبتیداییمان تاو کردبوو من و جوانە بەرگە ئازاتی برازام هاتین بۆ سلێمانی بۆی جنسی عێراقی دەربێنین و تا تەقدیمی مەعهەدەکانی بکەین لە سلێمانی ئەگەر بۆمان کرا ئیتر کە هاتین ئەو کاتە بە قافڵە هاتوو چۆکرا لە بینی هەڵەبجە و سلێمانی کاتی معاشەکان کە ئەبرا بۆ هەڵەبجەیان مۆزەفێکی گەورە بیوسە بە 2-3 مانگ جارێ ئێمە کە هاتین لە سلێمانی گیرمان خوارد 3 مانگ دوایی مەسوور بە پێ بڕینەوە بۆ هەڵەبجە بە پێ ڕۆشتین گوم بووین و هەردووکمان زۆر مناڵ بووین بەڕاستی لەبانی زوو بە پێ ڕۆشتین بۆ نیۆڕۆ گەشتینە عەربەت نەمانزانی چوینەتە عەربەت کاتێکمان زانی ئەمە چواردەورمان گیرا و شورتە هەی لێبوو شورتەکە ئێمەیان گرت ئەو شورتەیە پیانوتن قوەی سەیار هێنانیانەوە بۆ سلێمانی لە پاش 2 ڕۆژ تەوقیفی لە عەربەت هێنانیانەوە بۆ سلێمانی بە قافڵە هێنانیانەوە بۆ سلێمانی یەکسەر ئەو قافڵەیە چووە ناو حامیەکە کە چووە ناو حامیەکە ئێمەش مناڵ بووین ئیتر دابەزین دایانگی نیان ئێوە بۆ چۆڕن بۆ کێ ناڕۆن چکە هێنانی ئەمە ڕسمی نەبووی کێ دەستمان بگرێ لە حوشەکە سوڕاینەوە و دوایی پیاوێکی ڕیس عەرەفا بوو قەڵەوێک بوو دیار بوو لە تەباخ خوشتی وای شیە کرد وتیەوە چیەکەن لێرە ئێمە وتمە وەڵی سەرمان لێ تێک چوو هاتووینەتە ژوورەوە بۆ ئێرە ئیتر بە سیاری خۆی هێنانی لای مزگەوتی قامیشان بەڕای کردین وتی هێڵا بڕۆنەوە کە سوکارتان لەکوێ ڕاکەن نێ جارێکە بۆ ئەو ناوە ئیتراتین ئەو ساڵە بوو کە لە ژوورەوە ئەو دکتۆرانەی سلێمانی ئەو وەختە ئێمە نەمانەزانی ئەنفال چیە ئەو کاتە ئەنفالکران بە زیینووی خستنیانە ناو چاڵەوە و بە شۆڤڵ کردیان بەژێرە ئەو کاتانە ئەو ساڵە تاریکانە جەنابەت هەر لەو تەمەنە لە ناوەڕاستی شەستەکان وردە دەستێکی بەکاری وێنەگرتن یەکەم کار جارە من سێرم لەوەیە تۆ خۆت وەکو بەهەری خۆت فێری ئەم کارە بووی لەو ساڵانە شەمسی دروست کردووە وێنەت گرتووە ینی ئەو بەوەی کە باست کرد لە ئامێرەکانی باوکت زەڕەبینەکەی باوکت جیازێکی سینەما دروست کرەوە بۆ سیرکردنی فیلم ینی خۆت بەهرەکەت تیا بوو بۆی داهێنان بکەی بۆ شاگردی هیچ کەسێک نەبووی هیچ وێنەگرێک نەبووی خۆت یەکسەر دوکانی خۆت دائنی
پێم خۆشە خۆت باسی ئەو سەرەتایە و دانانی دوکانەکەتم بۆ بکەی. بەڵێ من کاتی خۆی کەیتر لە مەکتەب دابڕام سێرم زۆر حەزم لە ئیشی ڕسم و ئەوانەکە من هەر پۆستەرات و لەو حال لە مەکتەمات دایمە یەکەمی پۆلەکەی خۆمار بووم کە ڕسم دروستە کرد بە زەیتی ئەو کاتە. عەلا کولی حال زۆرم حەز لە ئیشی تەسویر بوو. براکەشم نوری برام کامێرەیەکی هەبوو خۆی لە ماڵەوە. ئیتر کە ئاچووم بۆ ناو بازاڕی ئاچووم بۆ بەجادەی ئاما ڕۆشتم بۆ لای حەدیق عام و ئەم بینی پیاوێکی بەتەمەن شەمسێکی داناوە ڕسمەگرێ. شەمسێکی داناوە ڕسمەگرێ بەڕاستیە چوومە بندەسی سیرمە کرد بزانم ئەم شەمسێ چۆنە. ئەو شەمسیەم لە دوکانی خۆمان کە دارتاژ بووین دروست کرد بە تەختە. ئەو کامێرەشم بۆ کرد بە عەدەسە بۆم داناو توانی وردە وردە بگەمەوەی شەمسیە دروستکەم لە بیدایی هەرچی هات بۆ ماڵی خۆمان لە حەوشەکە هەموو دانیشە ڕسم بۆ هەتا تەواو ڕاهاتم. من تقریباً 6 مانگ لە 65 6 مانگ 7 مانگ بەس لە ماڵ و ڕسم گرتووە و چەند ڕسمێک هەیە کە لێرا هەیە ئەو کاتانە گرتووم. ئەو کاتانە تا ئێستا ڕەنگی نەگۆڕاوە ئەو ڕسمە. زۆر ڕاستە کوالیتی وێنەکان کە شارەزاژ نەبوو. ئیتر من ئەو پیاوەی کە لەو تەمەنایە بوو ئەو شەمسی پێبوو پیانە و ئاجی عەرەق فرۆش ئەوە لەسەر کۆڵانی ماڵی پاشا ئۆفیسێکی پچکۆلەی هەبوو وێنەیە گرت لەسەر جادەکە وێنەیە گرت و لە ناو کۆڵەکە کشە ماڵەکەی و باڕەکەی لەوێ پێما بێ پێش جەنابەت کە دوکانی ئەوە داناوە سێ کەسی تر لە هەڵەبجە ئاجی عەرەق فرۆش و کەیتر دوکانی برایمی ڕەسام و کاک عومەری ڕەسام لەگەڵ عەزیز ڕەسام کۆی پێکەوە شەریک بوون ئەو دوانە. ڕاست بەڵێ تۆ چوارەم کەسی کە دوکانی وێنەگرتمان ناوە چوارم کەسمی ستۆدیۆکە دانا بنای ستۆدیۆی عوسمان ساڵی نهایەتی 65. بەڵێ ئێتر لێەوە دەستەکەی بەکاری وێنەگرتن دیارە هەتا ساڵی 74 تۆ هەر لە ناو ستۆدیۆیە کارەکەیت بەڵام بەداخەوە لە 74 بۆی بردومانی ئەو کاتی هەڵبجەوە ئێوە دوکانەکانتانە ڕوخێەوە ئەو ستۆدیۆی تۆش ئەڕوخێ بە سەرتانە و تۆ لەو کارە ساتە برینارەبی. بڵێ پێم خۆش ئەوم بۆ باس بکەی ئەو ڕۆژەی کە بردومانەکە ڕۆژەی کە بردومانەکە کرا ئێمە بەیانی هاتبووین لە دوکان دانیشتنیانی بەڕاستی زۆربەی خەڵک حەزی کرد بە هیچ شێوەیە هەڵەبجە جێبێڵێ و نەشتە زانی ئەو کارە ساتە ڕۆیە ئەجنا هەرجێت هەیەش مەجبور بووی ڕاستە بەتەی بەڵام خەڵک هەمووی لە شوێنی خۆی و دوکان و بازار هەبوو. من 4 کەس لە دوکانەکە مابوون یەکیان جوانە مەرگە ئازاتی برازان بوو کاک عەلی حەمەکەریمی چایچی ئەوە تاجری گەنم و تووتن و شتیوا بوو لەگەڵ شوانەی برازام ئێمە ئەو 4 کەسە لە دوکان بووین کە ڕووخا بە سەرمانە. لە دوای گەڕانەوەت بۆ هەڵەبجە جارێک تر ستۆدیۆ عوسمان دروست دەکەیتەوە و ستۆدیۆکەت پێکە هێنیتەوە و لە دوایتر لە سفرەوە جارێکی تر دوکانەکانە ڕوخێن ماڵی باوکودا ڕوخێ بەڵام جارێک تر لەسەر پێی خۆدەوەسیتەوە دوکانەکە دروست دەکەی. من پێم خۆشە کۆمەڵێک وێنەی ئەو ساڵانەم لایە هی ستۆدیۆ یەکەمە دو ستۆدیۆی دووەمیشت ئەم وێنەیە یەکێکە لە ستۆدیۆکانی تۆ. بەڵێ ئەم وێنەیە کاک عەبدوڵڵا برادەرم بوو لەوێ یعنی باسی ژوورێکی خۆی کرد کە زۆر ڕسمی هەڵواسیەوە هی گۆرانی وچکەوە تەسجیلاتی هەبووی تاینی سەوتی. ئیتر وتم فەرم با بڕین بە کامێرەکە و چوم وایە و کامێرە دامناو بە ئۆتۆماتیک خۆی ڕسمانەگرێ و لەو تاریخەیە ئەو ڕسمانەم گرتووە لە ماڵی ئەوان. زۆر ڕاستە وێنێکی زۆر جوانی ئەو ساڵەیە کاک عوسمان تۆ بۆچی لەو ساڵانە پیانەوتی عوسمانی ڕەسام یعنی بۆ لە خەبەکەت بوو بە ڕەسام؟ بەڵێ ئەمە یەکێکە لە وێنانەی کە تۆ وێنت کێشاوە لە هەڵەبجانی. من ئەمە لە ئیبتیدایی مامۆستایەکی ڕسممان هەبوو ناوی مامۆستا جەلیل بوو هەولێری بوو. ئەوە ڕسمی زۆر جوانی دروستەکە لەسەر لەوحەکە بۆمان بە تەباشیری ئەلوان ئەوانە بەڵام لەوحەی کەشی هەبوو ئەیەنا بۆ دوکان من بۆم کۆپی ئەکرد. ئیتر هاتم من ئەو ڕسمی فیلم بە جوان زانی بەس ئەو کاتە نەمەتوانی لەو حەجمە گەورەتر دروستی کەم دام نابوو لەبەر دوکان ئەمە بوو ئەسپێک بوو تارێکی هەلیکۆپتەر بوو هەر ڕۆژی ڕسمی لە تەنیشتەکانە من زۆربەی ئیشم لەسەر ئەو ڕسمانە بوو. بەڵێ زۆر ڕاست. ئیتر ئەو ڕسامە لەو کاتەوە لەگەڵ منە هات و ڕسم چێتیەکەشم لەگەڵا کرد
تێکەڵ بووی بە ڕەسام. و لەقەبەکەم ئیستا عوسمانی ڕەسامە. زۆر ڕاستە. ئەمە شەروێنەیەکی ترە لە تەنیشی شێک لەو تابلویانی دیارە. بەڵێ ئەمە یەکێک لەو مەنزەرانەیە کە هەر خۆم دروستم کردبوو لەگەڵ ئەو برادرانە کەیسە ئەو دوانەی ئەملاوەلام هەردووکیان کۆچی دویان کردو و نەماوە. بەداخۆ ڕۆحیان شاد بێت تەمەنی تۆ درێژ بێ. هەر وێنەی شەو ساڵانی هەڵەبجەیە. ئەمە شەر ئەو جامخانەیە ئەو ستودیۆیە طبعاً ئەو جامخانە و دوکانە هەمووی براکەم دروستی کرد لە دوکانە دارتاشەکەی ئەو جامخانە شتانەی بۆ دروست ئەوە کاک محەمەی زەڕنگەرە ئەمری خوای کردەویش. ڕۆحی شاد. ئەمە ژوێنێکی توێیە؟ ئەمە ژوێنەیەکەیە ئەوە سەیتەهایە ئەمە دکتۆری بەیتەری بوو لەگەڵ ماوە ڕسمان گرتو و کات زۆر ساردە ئەمەش شەهید ئەنوەر حەمامینە کە لە مووسڵ بە تعزیب لە بەردەمی دایک و باوکە بە تعزیب لە بەردەمیانە ئەمەیان شەهید کرد کوشتیان. بەداخۆ بۆ ڕۆژگارە تاریکانە. ئەمە وێنێکی سەردەمی گەنجی هەڵەبجەیە. هەر بەردەم دوکانەکەی خۆمە ئەمە بەردەم ئەو دوکانەیە کە ئەمە جەژنە دوکانی نیە ئەمە مەکتەبە بوو مەکتەبەی هەڵەبجەیە کاک عومەری کاکی ئەوە فیلەکەیە کە لە خوارمەوە دامناوە ڕێگرین ئەمە ئەو دوکانانە جەژن داخراون گەنجانی هەڵەبجە و دۆکەم ڕاستە. ئەمە شەروێنەیەکی ئەو ساڵانەی بەردەم ئەمە ستۆدیۆ تازەکەمە ئەمە دوای هەفتادووە لەسەر ڕێگەی سەرا ئیتر ئەمە ئەو برادرانەیە کە هاتن ئفتتاحی ستۆدیۆکەم کرد و هاتبوون بۆ پیرۆزبایی ئەو شوێنە ئەو یەکەم خۆم لێ ئاوەستاوە. دەستەکانە خۆش. ئەمە ژوێنێکی تۆیە ئەوە شوێکە؟ ئەمە ساڵی 1970 کە لە خێمەکانی سەریاز بووین لە لای پاوە ئەو کاتەش هەر زۆر حەزم لە بیستنی ئیخبار و ئەخباری شۆڕش لەکوێ ڕات و لەکوێت و لەکوێ شەڕ و لەکوێ شەڕ وەکو لوجنی ئەنسات ئەو برادرانەی کە لەگەڵ ئێمە بوون پێمەگەیان کە ئەمڕۆ دەنگوباز ئاوایە. یادگارێکی جوانە. ئەمە ژەروێنێکی توێیە لەوێ خەریکی چیت؟ ئەمە خەریکی ڕتوشی جامی کارەبایی ئەمە ڕتوشی جامی کارەبایی ئەمە لە ماڵەوەی شەو ئەو شتانی کە بمتوانێت لەوێ فریانەکەوم شەو هاتم لە ماڵەوە ئەم ئیشانەمە کرد. زۆر ڕاست. ئەمە ژوێنێکی هەر ناو ستۆدیۆکەیە تازەیە کە دروستم کرد لەسەرەوە بڵێ ئەیتر ئەمە بەحساب ئەم پلاستیک و شتانە ئەو کاتە تازە هاتبوون و دیکۆراتانە ئەوە شەر خۆمان لەبەرەوەی دەستی دارتاشیمانە بوو خۆمان دروستمانە کرد. دەستەکان خۆشوێنێکی لێشێک لە چاخانەکانی و ساڵانەیە. ئەمەش هەر ئەو دوکانەیە بەردەم سۆدەی خۆم ئەمە چایخانەیە پیانە و چایخانەکەی علی تەبە ئەمە شوێنی خۆمان بۆ ئەم برادرانە ئاهاتن لەوێ دانیشتن منیش ئاهاتم بۆ لایەن ڕسم بۆ گرتن. وێنەیەکی جوانە. ئەمە شەریکێکترە لە وێنانە کۆمەڵە کەسایەتی هەڵەبجەیە جەماعەتی ئەوە غەریبی حەمە ساڵحاوە خاڵە باقیە ئەوەش کاک عوسمانی خاڵە باقی باوکی کاک فواد. بەڵێ باوی کاک فواد بەڵێ ڕێز و خۆشەویستیمان بۆیان هەیە. ئەمە ژوێنێکی ئەو ساڵانەیە مناسبەکە چییە کاک؟ ئەم مناسبانە ئەمە ساڵەکانی 61 و 62 61 و 62 کە جەماعەتی هەڵەبجە چون بۆ سەیران یا بۆ عەبابەی لێ بە ئەمە بەردەمی عەبابەی لێ یعنی شوێنی قەبرستانەکەیە ئەوە کاک مەحمووی کارەبای هەڵەبجە پیان لە درێژ مەسوولی محەڵتەی کارەبای هەڵەبجە سەوێنێکی جوانە بەڕاستی قەرەداخین کاکۆگر. ئەم وێنەی لەسەری نووسەوە 28 ساڵی 66 شوێنەکە کوێیە کاک عوسمانەوانە ئەم شوێنە ئەمە خوڕماڵ و زەڵمە ئەمە ئاوەکەیە کە لە ئەحماوەیە دەچێ لە زەڵمەوە تێپەڕە بێتێ بۆ شارە زۆر ئەم برادرانە چوو بوون بۆ سەیران بۆ ئەوێ لەوێ ئەو ڕسمەمان گرتووە وێنێکی ئەوەی کە دەستی ڕاکێشا ئاماژەکە ئەو تو یەکەم کەسەوە منم ئەمانەشی تر هەمویان جەماعەتی ڕەفیقانی خۆم بوون. دەستەکانە خۆش. هەر وێنەیەک تری و ساڵانەیە و جێبێکی لاندرۆڤەرتان پێیە. ئەمەش چوین بۆ سەیران ئەمەش ڕێگەی تقریبەن عەنەبە هەر لەگەڵ جەماعەتی خۆمانەوەڵەبجەوە دلێری مامەعولە و جەماعەتی ساکان و سەرۆکی برام و ئەچوین بەم جەبانەیە بردین بۆ سەیران. بەڵێ ئەم وێنەیەش کۆمەڵی گەنجن بە چاکەت و پانتۆڵ و ئەویان کوێ؟ ئەم وێنەیە ئەمە شەر هەڵەبجەیە ئەوە قسمێکیان مامۆستان قسمێکیان ئەمە ئەو کاتە کاکتام دیری بەدالەی هەڵەبجە بوو کە بە هەندلی شێکرد. بڵێ ئەوە قایاری خەیاتە ئەمە ئەوە خۆمم یەکەم کەس لەو ئەو کامێرە و ئەو فلاشە لەو کاتەوە ئیشم پێ کردووە هەتا کۆتایی دوکانەکە ڕووخاوە.
ئەو هەرما بوو ئەو فلاش و کامێرە ئێستش ماومە ئێستش ماوتە ئێستش ماوە بڵێ هەر هەڵم گرتو وەکو یادگار دەستەکانە خۆش بە یادگاریشی زۆر جوانە یارە جەنابەت لەو ساڵانە ڕسمی زۆری گرتووە یەکێک لەو وێنانی کە لەو ساڵانە گرتووتە ئەم وێنەیە کەوەکو پۆستکارتیش پێما بێ زۆر لێ فرۆشتووە بەڵێ ئەم دوو مناڵە هەردووکیان برازا من برای نووری مناڵی نووری برا من ئەمە خۆیان زۆر جوانکی لەو جوانبوونجلی کوردیان لەبەرە چوون بۆ جژن بۆ ماڵەوە بۆ لایەن کە دیم زۆر جوان هێنا من بۆ حەدیقەی عامە لەوێر ناو حەدیقا چەند ڕسمێکم بۆ گرتن و ئەم یەکێ لەم ڕسمانە زیاد لە 10,000 کارتی جژنی پیرۆزەم لەو ساڵانە باوبوو بەڵێ ئەمە هەرتر کارت نەبوو هەرەمان ڕاستە بەتەشی دوێنێکی زۆر جوانە دیارە وێنەکان زۆرن فریایی هەمویان ناکەین پێم خۆشە بچینە ئەو دی و سێری هەندێک لەو ئامێرانە بکەین کە خۆ دروستکردن و کۆمەڵک وێنەی خێزانیمان هەیەبێک و سێریشان بکەین کاگۆسمان دیارە جەنابەت لە دوایەوەی کە لە 75 گەڕێنەوە باسی ئەومانکە جارێکتر ستۆدیۆکە دانیتەوە لە هەڵەبجار بە ناوی ستۆدیۆی عوسمان و تا 82 هەر لە ناو ستۆدیۆ کارەکەیەوە زۆر وێنەی و ساڵانەی هەڵەبجەت گرتووە بەڵام لە 82 بە یەکجاری یەکتە سلێمانیەوە تۆ لە پاڵەوەی کە ئیشی وێنەگرتنت کردەوە و ساڵانە وردە تێکەڵی باڵین کاری بازرگانی و کاری ترەبی و هاتوچۆی بەغا و هاتوچۆی ئەوروپات کردووە و تێکەڵ ئەو کارانەبی مەسایلی کامێرا ئەو ئامێرانی کە لەو سەردەمانە بۆ وێنەگرتن و تاقی گەیشتنەوەی فیلم و ئەوانە بەکار هاتەوە من دوو ئامێر لێرەیە دیارە تۆ ئامێرە زۆر بۆ کامێرە و فلاش و شت زۆرە ئەو ساڵانە ئەم دوو ئامێرە پێما بە ئەمان هەر خۆت دروست کردووە لێرە لە سەرەتای هەشتاکان پێم خۆش بزانم ئەمە کاری چییە کاتەم ئامێرە ئەمە کاتی خۆی دروستم کرد لە باتی جیازی کۆپی کە بە دەرزیە ڕستمان لەسەر دیوارەیە لە لەوحێک و بە سێپا و کامێرێک و ئەمان گرت ڕسمەکە هەر چۆنێ بگرتە فلووی تیا دیار بوو کە شتێک هەزەی کردو بەدەستەوە ئەمە کامێرەکەمان لەسەر ئەمە دانا لێرە کامێرەکەمان لێرە دانا ئەو ڕسمەشمان لەم بەردانا ئیترەوە حەجمی ڕسمەکانە ئەم شەتەرە جامەکانی یا حەجمی ڕسمەکان بۆ یەگرتی ئەو کامێرەی کە لێرا دامانە ئەو کۆپێمان پێگرت لەگەڵ ئەو کۆمپیوتەرانەی کە ئیسا فول ئەلکترۆنین یەک ڕسم بۆ گرێ و هەمان کوالیتی عینەن تۆنی خۆی تایاتی زۆر ڕاستە لە پاشە ئەمەم دروست کرد من ئەوە بەدەست ئیشم پێ کرد ئەمە گڵۆپە داگرسێ لێرەوە کە داگرسێنی کامێرەکەش لێرە دانی بە ئارزوی خۆی لەسەر ئەو شوێنە ڕسمەکە حازرەکەیت و ئەیگری ئەمە بیرۆکی خۆت بوو دروستکردنی بەڵێ ئەمە چکە کە هەڵەتی بە دیوارە ڕسمێکی لێبە و لی کەرەوە و بڕسمەکە کوالیتێت ڕسمەکە فاروخێچە تەلمی ناکە دوایی ئەم کامێرەیەم بینی ئەمەم کڕی ئەمە جیازێکی سکانە فلیم سکانە طبعا ئەم فلیم سکانە لێرەوە داخڵیەکەی لە حەجمی دەبە 12ەوە ئەگرێ هەتا حەجمی فلیمی 36 هەموو حەجمەکان لێرەوە بەسکە داخڵیەکەی سکەکە لە لامانە بوو ئەگەر مابێ داخڵیەکەی فلیمەکەی تێەکەی لێرە و فلیمەکە ڕاکشی تاڵاوە بێ ئەم سکانێکەیەکی لێەوە شاشەی هەیە پیشانی هەیەات ئەوەی ملەوەن بێ ئەتوانی بیکەوە ڕەشت سپی تۆ لە کۆتای ساڵی هەفتەکان لە 1970 ژیانی هاوسەریت پێکێناوە لەگەڵ خات و ژیانی خاڵەباقی چیرۆکی یەکتر ناسینتان چۆن بوو دیارەمە یەکێکە لەو وێنانەی ڕۆژی هاوسەرگیریتان بەیەکەوە بەڵێ ئێمە لەگەڵ ماڵی خاڵەباقی هەر خزمایەتیمان هەیە برایەتی و دۆسایەتیمان هەیە خاڵەباقی ڕەفیقی برا گەورەکانی منن تێکەڵ بووین یعنی لەگەڵ حەمید و فواد مناڵ بوو کاتە من ژنمێنەوە بەڵامی تر وردەوردا گەورە بوو لە بەردەستی ئێمەشا گەورە بووە ڕێز و خۆشەویستیمان بۆ بنەماڵی ئەوان بۆ کاکفات و بۆ هەمویان هەیە بەڕاستی خانوادێکی دیار و خۆشەویستن ئەمەش وێنەیەکی سەرەتای هاوسەرگیریتانە پێما بێرە و ساڵانەیە بەڵێ ئەمە ئەو ڕۆژانەیە کە تازە زەواجمان کرد و ئەمیانانەمان گرت چکە پێش زەواج لەلای ئێمە ڕسم نایگیرە بەس من وێنەیەکم لەلای هەستەکەم هی ژیانخانە بەش
پێش زەواجە تۆ ئەم وێنەی کۆتتە لای تۆ ئەم کاتێک کە من ئەم ڕسمم گرتووە ئەسڵەن لە خەیاڵمانە بووە ئەوێنێ تۆ گرتوتە بەڵێ من گرتومە و تەلەبەیە وابزانام یا لە 5 ابتیدایە لە 6 ابتیدایی من ئەوێنەیە ئەڕۆشتم بۆ هەموو مەکتەبەکان ڕسمی مناسبات و جوالە و ڕسمی استعرازی ساڵانە من بۆم گرتوون خیاڵتانە بۆ ڕۆژێک لە ڕۆژان نەخێر ژیانخان نەخێر ئەو کاتێ ئەو ڕسمم گرتووە قەت لە خەیاڵمانە بۆ ئەوە بێ بە خێزانی من زووتە ڕسم وتم نۆک لەبەر ئەو چوو بیت ئەم وێنەیە وێنەیەشی خێزانی ئەو ساڵانەیە ئەوانە چێن بەڵێ ئەم ڕسمانە ئەوە یەکیشیان خێزانمە ئەوی کەشیان کە لە پاڵایەتیەوە دایکمە ئەو دوو ئافرەتێکەش هەردووکیان خوشک من ئەوە خۆم لە بەینیانە ڕاوەساوم ئەو کوڕش کە لەم سەرەوە ڕاوەساوە برازامە کامەرانی نووری برام ئەمە هەڵەبجەیە ماڵی خۆمانە ماڵی خۆتانە هەڵەبجە بڵێ دەستەکان خۆشمە ژوێنێکی تۆ ژیانخانە لەو ساڵانش هەر خەریکی ڕسم و ئەلبوم و بەڵێ ئەمە و ئەلبومەیە کە ئەلبومی زەواجە دروستمان کردووە دومان پێکەوە سەیریەکە دیارە لەوانەیە هەر لای خۆش دروست کرد بێ و طبعاً ئەوە ڕستمی ڕژدوێ ئەم ڕسمەی کە بینی بەدەستمەوە ئەو کاتە تەبعکراوە ئەو ڕەنگە چی لێ هاتووە هەروەکو خۆی ماوە هەمان کوالیتی و ساڵێ ڕژ و سپیشە زۆر ڕاست ئەو ڕسمەش هەری ئەو ڕۆژەیە دەستەکانی خۆش بێ زۆر ڕاست ئەمە وێنەیەکی مناڵەکانە پێمە بە هەر چوار بەڵێ ئەمە مناڵەکان ڕێبین و ڕەهێڵ لە هەڵەبجە لە دایک بوون ڕەوا و لاوین لە سلێمانی لە دایک بوون ڕەوا مواردی هەشتا ئەو ساڵەیە کە ئێمە تووشی ئەو ئاساتی هەڵەبجە بوون بەڵێ تەمەند درێژ من ئەمەش هەر وێنەی مناڵەکانە لەگەڵ خێزانەکانیان لە تەمەنێکی گەورەیە بەڵێ ئەمە جەنابەت و ڕسمی مناڵەکانە کوڕەکان و بووکەکان پێکەوەم ڕسمان گرتەوە یارە هەموویانتیە کاک هۆزانی تیانە یارە کاتێشتا کاکۆزان ناتوە کاکۆزان هێشتا نەگەیشتوتە ئێرە ڕێز و خۆشەویستیمان بۆی هەیە ئەوی ژەگات ئێرە و ئینشاءڵڵا پیشانی ئینشاءڵڵا دەستەکانە خۆش بێ ئەمە ژوێنێکی خێزانی ئێوەی بەڵام بە ستایلێکی جیاواز بەڵێ ئەم ڕسمەیەکێکە لەو ڕسمانەی کە ئەوروپا لەو شوێنە تایبەتیانەیە لەو سعرازانەیە سۆدویکیان داناوە بەم بەرگەوە وێنەی خەڵکە گرن وێنەیەکی جوانیزانی و ئەو ڕسمەمان گرت دەمە لە وێن ناگرتومان زۆر ڕاستە دەستەکان خۆش بێخوای گەورە بۆ یەکتان بێڵی خێزانێکی بەختەوەر بۆ تۆ بۆ مناڵەکان پێما بێنەوەشت زۆرە کاگێ لەخوا بە زیابێ ئەڕۆڵا شکر هەموو ئەو مناڵانەی کە هەمانە ئەو چوار مناڵە هەرێکە علاقە چۆنە لەگەڵنەوەکانت بچووکەکە بەبێ ئەوان ناتوانم هەناسە بە تەمەند درێژمی شەڵەخوای گەورەتویان بۆ بێڵێ پێم خۆشە بێکەوە بچین بۆ هەڵەبجە بۆ یادەوەریەکانی ئەو ساڵانی تۆ لە هەڵەبجە بووی بۆ لای ستۆدیۆ عوسمانی ئەو ساڵانە کۆمەڵە گوێنی زۆر گرنگ و پڕیادەوەری ئەو ساڵانی هەڵەبجەت گرتووە لێ بێکەوە سێری ئەو وێنانە بکەین دەستەکانە خۆش بێ خۆشەویستان وچانێکی کورت وەرەگرین و لەگەڵ کاک عوسمانی ڕەسام ئەچین بۆ هەڵەبجە خۆشەویستان دووبارە ڕستاوتان لێبێ و لە بەرنامەی وێنەگرافیەوە لەگەڵ کاک عوسمانی ڕەسام هاتوونێتە شاری هەڵەبجە و لەگەڵتان بەردەوامی کاک عوسمان هاتوونێتە شاری هەڵەبجەی خۆشەویست ئەو شارەی کە جەنابەت لێی لەدایک بووی 2 ساڵانێکی زۆر لێرە کارت کرد و یادەوەرێکی زۆر لەم شارە هەیە هەڵەبجە و شارەیە کە بۆ تۆ جێ یادەوەریەکانی مناڵیتە و لە هەمان کاتە بیرەوەری ناخۆشت لەم شارە هەیە کیمیا باران قەسبی 74 لە 69 ینی تۆ زیاتر لە 20 کەس لە خزم و کەسوکار و نزیکەکانی تۆ لەم شارە شەهید کرا قسە چییە جارێکی تر هاتیتەوە هەڵەبجە یان هەڵەبجە لە ژیانی تۆیا چییە؟ هەڵەبجە بۆ من دایکە و جێگەی دایک خۆشمانەوێ ڕاست جەنابەت باوکت لەم شارە بووە و لەم شارە ماوەیەکی زۆر جوتیار بوون دواتر بۆ بە دارتاش پێما بێ باوکت لەگەڵ وەسمان پاشای جاف هاوڕێتی نزیکیان هەبوو لێکە و نزیک بوون ئەو هاوڕێتی باوکت و وەسمان پاشا چۆن بوو کە پێما بێ هەر ئەویش زەویەکانی ئاەتێکە بیکا بە کشت و کاڵ بەڵێ باوکم لەبەرەوەی زۆر سنعاتکار بووە ئەویش نزیک بۆ تۆ لەو کەسانەی کە سنعاتکار و ئیشەکەن کاتی ئەو بینایان دروست کردووە لە هەڵەبجە قەسری ماڵی وەسمان پاشا زۆربەی
پەنجەرە و درگاکانیان کە ڕۆشتون وەستای تایبەتیان لە ئێرانەوە هێناوە دروستی کردو باوکم لەگەڵەوانە ئیشی کردووە و لەو وەستایانەوە فێری دارتاشی بووە و دارتاشێکی زۆر باش بووە لە دروستکردنی درگا و پەنجەرە و ئیشی بینە. دەستەکان خۆش بێ کاگ عوسمان پێم خۆشە بێ کۆ بچین پیاسێکی ناو بازاری هەڵەجە بکەین پشینەوە لای ستۆدیۆ کۆنەکەی تۆ یادەوەریەکانی ئەو ساڵانە لەوێ کەمێک بێکەوە باس بکەین. لە خزمەتتان فەرموو. کاک عوسمان دیارە ئێستا چین ناو بازاری هەڵەبجە ئەمە شەقامی سەرژی هەڵەبجەیە ساڵانێکی زۆر جەنابێت بە تایبەتی لە دوایەوەی کە هاتنەوە لە ئێران لێرە ستۆدیۆ عوسمانت داناوە ئەمە شوێنی دوکانەکەی جەنابتە ئێستاش هەر بە ناوی وێنەگەری عوسمانەوەی هەر دوکانی وێنەگرەوە هەر بە ناوی تۆیە من پێم خۆشە بچینە ژوورەوە کۆمەڵک قسە بکەین و باسی یادەوەریەکانی ئەو ساڵانە بکەین کە جەنابت لەم دوکانە بووی. کاگ عوسمان دیارە وێنەگرەکە هەر نای عوسمانە خۆمە ئێستا هیچ جەنابت نییە بۆ ناوەکەیان لێ نەکردوەوە ئەوان لەبەرەوەی زۆر حەزیانە کرد ئەو ناوە ئیشی پێ بکەن لەبەر ناوەکە مشتەرەکانی من هەربێنەوە بۆ ئەم دوکانە و فعلەن ئەو کەسانەی کە لێرە لەگەڵ من ئیشیان کردووە هەر پێیان خۆشە و یەنەوە بۆ لای ئەمان بۆ ئەوان ناوێکە لە باتی 2 ساڵە هەیەیان بێ بە حساب 50 ساڵە هەیەیان. ئەرشیفی هەڵەبجە ئەو ساڵانە هەموو لێرە جەنابت تۆمارت کردوە چۆک و کامێرەکە چوتەتە قوتابخانەکان یاریگاکان گەڕەکەکان لە ناو ماڵەکانیشە وێنێت گرتووە هەموو ئەرشیفەی کە ئەو ساڵانە لێرە هەت بوو چی لێ هاتووە ئەرشیفەکە مامۆستا؟ طبعا ئەو ئەرشیفەی کە لێرە هەم بوو لە کیمیاوەکە ئەکسەرەتی تیاچوو ئەکسەرەتی بەداخ ئیتر ئەو ڕست خۆش ئەزانی کە ڕستمێک خۆی نەما دەنگیشی نامێنێت ئەو دەنگی کە ئیسا من و تۆمانوێت زیینویکەین و باسی بکەین باسی ئەو ڕووداوانە بکەین باسی ئەو شتانە بکەین ئەلبەتە کاتێکی زۆرەوێ بەڵام من چونکە ئەتوانم بەڕاشکاوی ئەو شانە بڵێم هەموویم لە خۆشیەکانە و لە داخەکانە دەرخمەیە لە تیا کوڵاوم لەو شتانەیە لە هەموو ڕۆ من تیا کوڵاوم. دەستەکان خۆش بێ کاگ عوسمان دیارە جەنابەت جگەلەوەی کە دوکانی وێنەگریت هەبووە زۆر حەزت لە سینەما کردووە تۆ یەکەم کەسی کە سینەما دروست ئەەکەی لە شاری هەڵەبجە و بۆ ئەمە زۆر جار تووشی گرفت بووی نیان هێشتووە لە سەرتاوە دژایەتیان کردی بەرام بە هەر حاڵ تۆ دوای ئەو خەونە دەکەوی و سینەمایەک لێرە لە هەڵەبجە دروستەکەی یەکەم فیلمیشکەی هێنی لە بەغداوە فیلمی جیڤارا لێرە نمایشەکەی چیرۆکی سینەماکەی تۆ چۆن بووە چۆن سەری گرت کاردانەوەی خەڵک چۆن بوو بەرامبەر ئیشەکە؟ والله سینەماکە زۆربەی خەڵک لە سانەوەی پێخۆش بوو چونکە ئەم شارە زۆر حەزی لە بینینی چواردەوری خۆیەتی حەزی لەوەیە کە خەڵکانی لە خۆیان زاناتر و لێزانتر ببینن زان چیەکەن ئەو کەسانەشی کە بەڕنگاری ئەمە بوونەوە دوایی تێگەشتن کە ئەو ڕێگەی ئەوان لەوەی بگرن ڕۆژێک بە عام وەکو ئیستا لە هەمووی گرفانی خەڵکە هەموو شتەکانەیە ئیتر ئیستا بیرەکەونەوەکەوە ڕێگەیان لە سینەما گرت ڕێگەیان لە گەنجی ئەو کاتە ئەگەر کە نەتوان دنیا ببینن بەڵام من لەبەرەوەی کە سوکارەکەم زۆر باش بوون لەگەڵما براکانم هەموو یارمەتیان نام پشتیان گرتم کە زیاتر ئێمە تەشجیع بووین من و کاکە حەمەم هاتیێنە پێشەوە هەڵساین بەوەی ئەم سینەمایە دروستکەین و ئەم سینەمایە جیازەکانی جیازێکی ڕووسی بوو کە کاکە حەمەم لەوەی پێش دەستی کەوتبوو لە سلێمانی کڕی بووی لەکوێ داتان نالێرە چەند کەسی گرت سینەماکە؟ سینەماکە تقریبا 250 بۆ 300 گرت دوای قاتی سەرەوەشمان دروست کرد لەش کردمان بەشی توی بۆ ئایلە و سەیفی بوو یەکەم جار باڵێ هاوی کردمانەوە ساڵی یەکەم بە سەیفی لە زستانەکە ئیشی ئەومانە کرد چۆن سەری بگرین بۆی زستانیش بەردەوامی و فعلەن بەدەم ئیشکردنی سینەماشەوە سەقفەکەشیمان گرت و تەوامان کرد. ئەو فیلمانی ئەو ساڵانە نوێنشتانە کە زیاتر چی بوون؟ وەڵای ئەو فیلمانە من لەبەرەوەی کە چوم داوای ئیجازەی سینەماکەم کرد لە وەزارەتی ئیعلام لە ڕێگەی محافظەی سلێمانیەوە نەقلی بەرزیان کردەوە بۆم چوم مقابلەی وەزیرم کرد وتی تۆ مادەم لە هەڵەبجە سینەما دروست کردووە لەسەر حدودی ئێران ئێمە کتابی کیامێ بۆ بەشی سینەما و مەسرحی بەغا کە هەر فیلمێکم بێ بمەنێ بێنم لێرە و تا 1 ساڵش بە خۆڕایی فیلمیان ناینێت. ئەمە کتابێکی ئەو ساڵانەیە هی داری ساڵی 79 ئەم کتابەت چیت تایبەتە بە سینەما کرد؟ ئەمە ئیجازەی بیناکەی وەکو ئیجازەی مەطعامێک ڕاست ئەمە ئیجازەی یەکەم سینەمات وەرگرتووە لە هەڵەبجە من ئێمە هەڵساوین ئەم سینەمان دروست کردووە
ئەم ئیجازەم دەرهێناوە بەڵام ئەم ئیجازەیە بەڕاستی لە ڕێگای حکوومەتەوە زۆر یارمەتی من درا. دەستەکانە خۆش بێوەش مێژوویەکە ئەمە وێنی دوو کەسن دیارەمە ناو بازاری هەڵەبجێ ئەوە کوێ ئەو شوێنە ئەمە گەڕێکی کانی قوڵکەیە کەیت بەرەو ئێرەوە بەرەو لای سینەماکە ئەمە سینەماگەی جارانی ئێوە بەڵێ ئەمە ئیسە لێەوە کەبێ ئە سینەماکە ئالێرایە ئەمە کێن ئەم دوانە ئەمە مامۆستا ئیسماعیلی حاجی مەولۆ برادرم بووەوە مامۆسایە ئەو کاتە ئەمەش هەر خۆم کە بەیەک ڕۆشتن ئەو ڕسمەمان گرتووە دیارە لەم کاتا کامێرەکە ماوە بە برادەرێ بیگرێت زۆر دایمە کامێرەکەت پێ بۆ بە دڵنیایی دەستەکانە خۆش بەمە ژوێنەیەکی ترە ئەمانە شێن ئەم کەسایەتیانە مامۆستاوە کوێ ئەوە عەنەبە عەنەب ئەمە دی عەنەبە ئەمە مامۆستا بورهانە ئەمەش کوڕی مامۆستا نەوزادە ئەمەش فڕاشی ئەو مەکتەبەیە منیان بانکە بچم ڕسمی قوتابیەکانی ئەو مەکتەبە بگرم ڕاستە وێنەیەکی زۆر جوانی و کاتەیە ئەم وێنەی ئەم کەسایەتی شێ لەگەڵ ئەم مناڵە ئەمە کاک حەبیبی سایاق ئەمە لە بینی سلێمانی و هەڵەبجە حەبیبی سایاق ئەمە سەردەمێک ئەم شۆبرلێتەی پێبوو دوایی کە توانای نەما تەمەنی زۆر بوو کردی بە تەکسی بە قەمەرە قەمەرەیەکی شۆبرلێتی بچووک یعنی بەدەستیەوە بوو ئەمە سەرۆتی برامە لەگەڵ یاوەستاوە یعنی دۆسایەتی لەگەڵ براکانی من زۆر ڕاستە وێنێکی جوانە ئەمەش کۆمەڵێک کەسایەتی هەڵەبجەن دیارە بەم شکڵە ئەمە لە تێوەڵە گیراوە ئەم ڕسمە ئەمە کاک ئەکبەرە ئەوە کاکە حەمەمە محەمەی لاترچی ئەمەش کوڕێکی تەوێڵەیە لەوێ گرتوێت ئەمەش خاڵەباقی لەگەڵیان ئەو کاتە مەسئولی محەتەی کارەبای تەوێڵە بوو ئەمە ژوێنی کۆمەڵی کەسایەتی ترە ئەم وێنەیان کوێ ئەمە بەشی شارەوانی هەڵەبجەیەوە کاک لەتیف قارە کە و ساڵانە سەرۆکی شارەوانی هەڵەبجە بووە ئیتر ئەمە ژۆ برادرانی کە لەگەڵ هاتوون ئەمە ڕۆشتون بۆ سەرەوە بۆ بەری عبابیلێ لێ ئەو ڕسمیان گرتۆ بۆ یادگار زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ ئەم وێنەیە کوێیە ئەوە کێ ئەم وێنەیە پاوەیە ئەوە کاک عەلیە عەلی حەمەکەریمی چاچی ئەو کاتی ساڵی 74 کە کەوتینە هەندەران بۆ ئێران دوای 74 لەوێ بەیەکۆ گرتومانە دەستەکانە خۆش بە دیارە وەکو باسمان کە جەناب زۆر گەشتی وڵاتانت کردووە زۆر گەڕاوی ئەمە وێنەیەکی و ساڵانی توێ پێما بێەوە ڕۆمایە لە ئیتالیا ئەمە ئیتالیا ئەمە ڕۆمایە ئەمە کاتێک من لە هەڵەبجە بووم چوومەتان شوێنە پێشەوەی بچمە سلێمانی ئەمەن ئەمە چوین ئەو مختبەرە ڕەش و سپێمان هێنا لەوێ زۆر کەیامان بەهەدیە بە ئەم نەسوورەکە لە سلێمانی دوای وێنە لەم بەرنمەیە کە ئەمێ پیشان بم ئەم وێنەیە بەڕاستی بە وێنەیەکی جوانە و پێم خۆشە بزانم ئەوە چیە لە دوای ئێوە ئەم وێنەیە ئەمە ئاشی باخی مەحمووی یاروەیسە هەموو هەڵەبجە ئەو شوێنە ئازانێ بەڵام ئەم ڕسمە زۆر کۆنە بیدایی تەسویرەهی من یعنی 65 ئەمە 66 ئەم ڕسمم گرتووە ئەمە غەریبی ئەمە ئاشی ئاوە ئەمە ئاشی ئاوە ئەمە بیناکەی لێرایە بیناکەی ئەمە پڕەبێت لە ئاو لەسەر بە جۆگە پڕەبێت لە ئاو دێتە خوارەوە بەردانە ئەسوڕێنە و ئەمە ئەیکا یادگارێکی جوانە بەڕاستی کە شکڵێ و ئاشە بۆ لە هەڵەبجە زیاد لە داعاشی وا هەبووە ئەمە یەکێک زۆربەی گوند و شارەکانی کوردستان ئاشی سلێمانیش زۆر شوێنەیە من نەزانم ئەو شوێنانە هەمووی ڕاستە بە تەشید دەستەکانە خۆش بێکا کە عوسمان پێم خۆشە کۆمەڵی گوێنی ترم لەلایە هی کەسایەتیەکانی هەڵەبجە و کۆمەڵی گوێنی مێژووی گرنگی هەڵەبجە پێم خۆشە بێکە بچین بۆ مۆنۆمنتەکە و لێو بێکە و سێری ئەو ڕسمانە بکەین مەمنون کاگوسمان دیارە جەنابەت ساڵانێکی زۆر لێرە دوکانی وێنەگریتە بۆ خۆت بەردەوام کامێرەت پێ بۆ زۆر وێنەی مێژووی هەڵەبجە هەیە من پێم خۆشە ئەوەی کە بتوانین لەم بەشەی بەرنامەکە سەری کۆمەڵێک وێنەی مێژووی هەڵەبجە بکەین هەم کەسایەتیەکان هەم کۆمەڵێک شوێنی هەڵەبجە جا زۆرێک لەم وێنانە بە کامێراکەی جەنابەت گیراون کە ئێستا بوون بە مێژووی هەڵەبجە یەکێک لە وێنانە ئەم وێنەیە کە دیارامە فولکەیەکی کۆنە لە هەڵەبجە ئەو شوێنە کوایە ئێستا کاک عوسمان ئەم شوێنە ئێستا ئەو فولکەیە کە بۆنەمەینە ڕسمەکەی مەری خاوەر لە سەرراوە کە دروستکراوە ئەم کاتێ من ئەم ڕسمەم گرتووە ئەم شوێنە ئەو بینایی تەنقیحەکەی لێوە لە سەرباری تەنقیحەکەەوە گرتووتە دەستەکانە خۆش بێ ئەمە وێنەیەکی مێژووی دیارە
ماڵی پاشایە لە هەڵەبجە کە عادی لە خانم و پێما بێ هاوسەری مێجەرسۆن بەڵێ ئەو ساڵە لەوێ بۆ میوانی ئەوان بووە وێنەیەشی مێژووی شاری هەڵەبجێ ئەو وێنەیە چۆن کەوتوتە لای تۆ کاک عوسمان؟ ئەم وێنەیە لە ڕێگەی کاکۆگری کاک مەحمووی کارەباوە کاتی خۆی بۆ منیێناوە کە ئیسی ساقم کردو ئەو ناوانەی کە لە پشتەوە لی نووسراون ئەو ناوانە هەمووی ئەو کەسانن کە لەم ڕسمانەیە هەن ئەمە ژوێنەی کۆمەڵی کەسایەتی ناوچەی هەڵەبجێ ئەمانش کەسایەتیانی ناوچەی هەڵەبجە و حەبابیلی و هەورامانن ئەمانە یەکێکن لە پیاوە دیارەکانی ئەم منتیقەیە ئەم وێنەیە وێنەیەکی هەڵەبجەیە بەس کوێ ئەم شوێنە ئەمە تەنقیحەکەی هەڵەبجەیە ئەم تەنقی هەڵەبجەیە لە کۆتایی شەستەکانەوە دەستی پێ کردووە لە کۆتایی حەفتاکان تقریبن لە حەفتاکان تەواو بوو ئەم بینایە و من ئیشی تەسویرم لە بناغی ئەو بیناوە یەکەم ڕۆژیەوە کردو هەتا تەواوبوونی ئەمە وێنەی خێزانێکی زۆر جوانە هی هەڵەبجە کاک عومەری کاکی کە خاوەنی کتێبخانە بووە لە هەڵەبجە بەس وێنەی بۆ ئاوایلیات و ئاوا بە بۆ شێوێ گەشتە دەستی ئەمە ماڵی کاک عومەری کاچیە کە دراوسێ دوکانم بوون و دراوسی ماڵی فەرجی برام و حەمنووری برام بوون لە تیاچوونی کیمیای بارانی هەڵەبجە ئەم ڕسمە کە کاتێک 74 قەسفەکە دەست پێ کردو و منتیقەیە وێران بوو ئەمە یەکێک لە کوڕەکانی هێنایان بۆ من جارێکە تازم کردو و چاکم کرد بەس ئەمە وێنە ئەسڵیەکەی خۆیانەکە گیراوە پێما بێ وێنێش هەرتۆ گرتوتە ئەم وێنێژ من گرتومە لە حوشەی خۆیان کاتی خۆی ئەمە ژوێنی کۆمەڵی کەسایەتی ترە لە 27 دوی 1950 بەڵێ ئەمە شێ عوسمانی دووڕووە شێ عوسمانی دووڕووە ئەو کاتە کە چووە بۆ ئەو دیلودی و بەس ناڵێنەمە ئێرانە یا عێراقە چکە شێ عوسمان لە ئەسڵا خۆی خەڵکی هەورامانی ئەم دیوە ئەوە ئەو کەسانن کە لەگەڵیان و لام وایە ئەم ڕسمە لە حەزرەتی غەوز لە بەغا گیرابێ ئەبێت چکە شێوازی میوانەکان و جلو بەرجیان دیارەکە دەرەوەی ئەمە ژوێنی کۆمەڵی کەسایەتی هەڵەبجێ لە بۆنەیەکە گیراوە بەڵێ ئەمەش کەسیان لێ ناسیت بەڵێ چۆن ئەمە قایمقامی هەڵەبجە و ئەمە دوای بەیان 11 ئازارە کاتون ئەو کاتە بەیادی ئەو ئەم ڕسمیان گرتووە لە هەڵەبجە و زۆریان تیا نووری حلمیە قایمقامە کاک ئازادە حەمە شەبێرانیە ئەمە شوێنەیەکی تری هەڵەبجێ دیارە کچان بەجلی کوردیە و خوێندکارانی ئەو کاتە بەڵێ ئەمە مەکتەبی هەڵەبجەی کچانە تر ئەو تەلەبانە ئەو کاتە لە پۆلی 4 و 5 و 6 ئیبتیدایی بوون بۆ سەرەوە یا بۆ خوارەوە و زۆر حەزیان لە جلی کوردیە کرد کچەکانەوە ئەو ڕسمانە حاضر کردو و ئەمەجێکێکە لە ڕسمانی کە بە کامێری من گیراوە ئەمە وێنەی شانۆگەرێکی تیپی نواندنی هەڵەبجێ لە 1970 بەڵێ ئەمە پێش ئەمەش زۆر ڕسمیکە هەیە کە ژن و دەوری ژن و شتیان بینیوە بەڵام ئەو کاتە ئافرەت نێتوانی دەوری مەسرحی ببینێ لەبەرەوە ئەم قوڕانە کە هەن یەکیانەوە برای منە ئەوەی دراوسێمان ئەوەش جەمالی مەلاقارە کە هەم دانەری ئەو تەمسیلیانە بوو هەم سەرپەرشتیشیەکردن زۆر لەگەڵیان وێنەیەکی جوانە بەڕاستی هەڵەبجە هەمیشە زیندوو بۆ بەم چالاشی هونەریانە بەڵێ ئەمە وێنەی کەسایەتیشی هەڵەبجە کەسایەتی هەڵەبجە ئەمە پیانەوت مەلا ئەحمەی گوێنی دایمە جل و بەرگی ئاوای لەبەرەکرد یانی شتێکی لەبەرگرت لە ڕەنگی گوێنی و ئەو شتانە حەزی لە خۆگۆڕین و کەشخێتی ئەو شتان نەکرد و کابراایکی زۆر زیرەک و شاعرێکیشی زۆر باشیشە ڕاستە دەستەکانی خۆش بێ ئەم وێنیان تەسەوڕەکەم وێنەی جەنابەت بێ ئەمە 1970ەکە هەر بۆنێکی هەڵەبجێ بەڵێ ئەمە دوای 11 ئازارە ئەمە نەورۆزی 11 ئازارە ئەم ڕسمە ئیتر ئەکسەرەتی هەڵەبجەی و هەڵەبجەکان بە چواردەوریان تر هەڵەبجە هەر هەمووی بە هەورامانەوە تا چێتە شارە زۆر مشارەکەیان کردووە لەم حەفلەی نەوراوزا و ئەوە قایمقامی هەڵەبجەی لێ و ڕیسی بەلەدی و مەلاکان و ئەم ڕسمەش بەکەبوونەوەیکی جوانە ڕاستە دەستەکانی خۆش بێ ئەم بۆنەیەیان چیە مامۆستا ئەم بۆنایان کۆنترە ئەمە هەر حەدیقەی عامەی هەڵەبجەیە ئەم ڕسمە من نەمگرتووە پێش من گیراوە ئەم ڕسمە بەڵام ئەمە کە من کۆپیم گرتو و ڕەنگی تەبعی خۆم بناسم
کۆپیم کردو تەبعم کردووە ڕاستەی سنساخ ئەمەش کردەوە. ئفتتاحی ئەو شوێنەیە یعنی ئەمە مامۆستا خورشیەفەنی لێیە کە تووشی کاریسەیەکی زۆر خراپ بوون لەو ساڵانەی ڕاست. هەڵەبجەیە ئەوە فەرەجەفەنەیە کە وتمان مدیری مەکتەبی پەڕۆ بووە وێنەی کۆمەڵێک لە کچانی خوێندکاران لە هەڵەبجە بەڵێ ئەمەش مەکتەبی شاهۆی کچانە بەڵێ ئەمەش هەر ئەو ڕسمانەیە کە من ڕۆشتوم قوتابخانەکان گرتووە گرتووە لە هەڵەبجە وێرەیەکی دێرینی هەڵەبجەیە ئەوەش هەر کۆنە ئەمە هەڵەبجەیە کە چی بەرەو سەرا ئەوە حەدیقەی گشتی هەڵەبجەیە ئەو بینا مسەلەسەی کە لە سەرێتی دانراوە ئەوە ئاشەمەکینەی کارەبای هەڵەبجەیە کارەبای هەڵەبجە بوو کاتی خۆی ڕاست ئەمە وێنش کۆمەڵی کەسایەتی تری هەڵەبجەیە ئەمەش مامۆساکانی سانەوی هەڵەبجەن کە کاتی خۆی ئەچون سەردانمانەگرت و ڕستمان بۆ گرتن بەو شێوەی کە لەم ڕسمەیە ئایبینی واست دیارە وێنەکان زۆرن کاگ عوسمان پێم خۆشە سەری ئەم وێنێش بکەیت بەڵێ ئەوانش چێن ئەو کەسایەتیانە ئەم وێنانە ئەمانە قایمقامێتی هەڵەبجەیە قایمقامێتی هەڵەبجەیەوە کاکەما لە مدیری شورتەی سلێمانی بوو ئەو کاتە دەستەکانە خۆش بێ ماشەڵا ڕسمەکان زۆرن کاتی بەنامەکەش بەرەو تابوون ڕاپێن خۆش بوو ئەو وێنانێت تریش سەرکردنی شەڵا بۆ دەرفەتی تر من جارێکتر دەستخۆشی لە جەناب دەکەم بەڕاستی بۆ هەموو ئەو کارانی کە کردوتە بە درێژای ئەو ماوەیەوە ئەم ئەرشیفە دەوڵەمەنەی هەم هەڵەبجە و ئەو ساڵانی کە لە سلێمانی بوویت بەڕاستی جێ دەست دیارە دەستەکانە خۆش بێ چاومان ڕوون بوو ئەم ڕۆمانومان کردی زۆر سپاس بۆمان و بوونتان و من پێزانم جێگەی شانازیە ئەو یادەوەریانە بۆ خۆشم و بۆ هەموو خەڵکی کوردستانی زۆر سپاس بۆ جەناب بۆ هیوای توانی بێتمان کەمێک لەو ئەرشیفە زۆرەی جەنابێت لای خۆمان نەشیف بکەین و بیڵین و دەستەکانە خۆش بێ زۆر سپاس دەکەم مانومان کرد زۆر سپاس خۆشەویستان بەم شێوێ هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان